میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە لە باس و خواستی ئەمڕۆماندا باس لە ڕۆڵی ئافرەت دەکەین لە تێپەڕاندن و نەهێشتنی کێشە و قەیرانەکاندا. هەمیشە باز لەوە دەکرێت کە لە پشت هەموو پیاوێکی مەزنەوە بۆ تێپەڕاندن یان بۆ بەدەزێنانی ئامانجەکانی ئافرەتێکی مەزنیش بوونی هەیە. لە ئێستادا کە هەرێمی کوردستان بە دەیەها قەیرانی جۆراوجۆردا تێپەڕ ئەبێ، ئایا ڕۆڵی ئافرەت لە کەمکردنەوە یان نەهێشتنی کاریگەریە نێگەتیڤ و سلبیەکانی قەیرانەکاندا چی دەبێ و چۆن دەبێت؟ ئایا ئافرەت لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا دەتوانێت هاوشان یا پاڵپشتی هاوسەرەکەی و ئەندامانی تری خێزانەکەی ڕۆڵ بگێڕێ یا پێگە و کاریگەری خۆی بنوێنێ بۆ تێپەڕاندنی قەیرانەکان؟ ئەو ڕۆڵ و پێگەیە کامەیە کە پێویستە ئافرەت لە کۆمەڵگەی کوردەواریدا و لە کاتی تێپەڕاندنی کێشە و قەیرانەکاندا بیگێڕێ و پێی هەڵسێ. زۆر جار پیا و هێندە خاوەن غرور و خۆ بە گەورەزانیە بە جۆرێک لە بێمنەتی و بێموبالاتیە هەز نەکردن بە ڕۆڵ و پێگەی ئافرەت هەمیشە پێی وایە کە ئەوە تەنها خودی پیا و خۆیەتی بە هێز و باز و توانای خۆی کێشە و قەیرانەکان تێپەڕێنێ، واتە هیچ پێویستیەکی بە ئافرەت نەبێ. ئایا ئەم هاوکێشەیە تا چەند ڕاستە؟ ئایا ئەگەر ئافرەت لە پاڵپشتێتی و لە پاڵپشتی و لە یارمەتیدانی هاوسەرەکەی و ئەندامانی تری خێزانەکەی لابین و وەکوەڵێ هیچ ڕۆڵێکی لە دامرکاندنەوە و نەهێشتن و کەمکردنەوەی قەیران و کێشە و نەهامەتیەکاندا نەبێ، ئەو کاتە ئایا پیا بە خۆی تەنها دەتوانێت کێشە و چەرمەسەریەکانی وەلا بنێ و کۆتاییان پێبێنێ؟ ئێمە لەم بەرنامەیەدا باز لە پێگەی ئافرەت دەکەین لە نێو کۆمەڵگەدا لە تێپەڕاندنی قەیران و کێشەکاندا. دەیەها نمونەشمان هەیە لە مێژووی ئیسلامیدا کە هەمیشە ئافرەت یا دامرکێنەرەوەی ئاگر و تووڕێی و ڕقوکی نەبووە یا هەمیشە کێشە و قەیرانێکی چارەسەر کردووە. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز خات و ئاشتی عەبدوڵڵا چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی تاوتوێی ئەم پرسەکەین. ئاشتی خان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونیت. تا بەناوی زۆر سپاس بۆ بەڕێزیشتان، دەستخۆشی زۆر زۆر بەخێر بێ بەرنامەکەتان لێکەم. بەخێر بێ ئاخوا. سەرتا پێم خۆشە هەر لەو پرسیارە و دەست پێ بکەین کە جیاوازی پێکهاتەی ئافرەت و پیاو یان بۆ ژن و پیاو لە هەم لە ڕووی جەستەیە هەم لە ڕووی دەرونیەوە ئایا ئەم دوو پێکهاتەیە کاریگەریان هەیە لە کەمکردنەوە و تێپەڕاندنی کێشە و قەیرانەکاندا؟ بەڵێ. سەرەتا ئافرەت کێیە؟ بەڵێ ئافرەت بریتە لەم کۆمەڵگەی ئێمە ئافرەت خوشکە، ئافرەت دایکە، ئافرەت پورە، ئافرەت یعنی هەموو نیوەی کۆمەڵگەیە و دایکی نیوەکەی تریشێتی. ئەمە قەولێکە. بەڵێ ئافرەتان کاریگەری تاویان هەیە لە تێپەڕاندنی زاڵبوون و تێپەڕاندن بەسەر کێشەکاندا. ئافرەتان ئەگەر سەری سیرەی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم، ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەبین دایکە خەدیجەیەکێک بۆ لەو ئافرەتانەی کە تەواو پشتگیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بدایەتی هاتنی وحیە. پێی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ کەسێکی سیلەی ڕەحم جێبەجێکە یارمەتی هەژارانە دەی بە هیچ جۆرێک خوای گەورە پشتی تۆ بەرنادە. ئەمە لە سیرە. ئەگەر سەری قورئان کەین کە نمونەی پێش وحیشمان بۆێنێتەوە، نمونەی خوشک دایکی پێغەمبەر موسامان بۆێنێتەوە کە پێی خوای گەورە بە وحی پێی فەرمووە کە مناڵەکەت بخەنە ناو ئاوە. ئەو ئافرەتە خۆی زیرەکی خۆی وای لێ کردووە چۆن بیخاتە ناو ئاوە. پاشان بە کچەکەی وتووە کە ئەمە هەر ڕۆڵی خوشکە. بە خوشکەکەی وتووە بە کچەکەی وتووە ڕۆڵە دوای ئەو موسا کە و دوای کوڕەکەم کە بزانە بۆ کوێشێ کە ئەچێتە ماڵی فیرعەونەوە کە خۆی لەبەر زوڵمەک ئەوەی قەیرانەکەی دروست کردووە فیرعەونە. لە فیرعەون چۆن ئاسیا دایکە ئاسیامان هەیە کە قورئان باسیەکە. خوای گەورە باسیەکە رب ابن لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين. ئاسیا بەرامبەر ئەو هەموو ستەم و زوڵمەی فیرعەون وەستاوەتەوە کە زانیوێتی بانگەوازەکەی. مريم بنت عمران التي أحصنت فرجها. بەڵام خوای گەورە چەندها نمونەی جوانمان بۆنێتەوە. وای بۆ نمونە هەر جۆرێک تر کە خوای گەورە باسی ئەکا لە قورئانە دایک مەریەمە خاتو مەریەم کە بۆتە مامۆستای پێغەمبەر زەکەریا عەلەیهی سەلام کە دێ بۆ لای ئەفەرمێ ئەو نیعمەتەی خوای گەورە لەکوێت بۆ ئەم نیعمەتە. مەریەم پێ فەرمێ إن الله يرزق من يشاء بغير حساب. دەویا جواب بێداتەوانە کە بۆتە مامۆستا کە ئەم پێغەمبەرە چەند ساڵ ناڵاندوێتی بەوەی خۆی قەیرانێکی بۆ مناڵی نەبووە، کێشەیەکی هەبووە.
کە مشکشێکی خێزانیە مناڵی نەبووە نەیتوانیوە ئەوەندە تەوەکل ببەستێ کە لەویان دەرسێکی لە مەڕێم وەرگرتووە مەڕەم پێی فەرمووە خوای گەورە ئەم میوە جۆرا و جۆرانەی خۆی بۆ من ناردووە و ئەو ڕزقێک کە خۆی هەیەی ئەینێرێ بەو شێوەی کە خۆی ئێوە لەویا حتا ئافرەتە کە خوای گەورە لە نمونەمان لە قورئانە بۆ باز ئەکا کە ڕۆڵی هەبووە و وەکو مامۆستایەک لەوێش نمونەی واقعیشمان هەیە ئەمڕۆ نمونەی واقعیمان هەیە لە شۆڕشەکانە لە ئێستاە هەمووی ئافرەتان توانیوانە ڕۆڵی سەرکردە ببینن ئافرەتانمان هەیە ڕۆڵی مامۆستایمان بینین مامۆستای ئیمامی شافعی کە ئێمە مەذهب شافعین هەمومان نێتەوەی کورد زۆربەی ئەم کێ مامۆستای بووە ئافرەتێک مامۆستای بووە ئێمە خۆمانین کە لە کۆمەڵگەی ئەمڕۆیە بەداخەوە پێگەی ئافرەت لاوازەکەین ئەگەنە ئافرەتان سەرکردە بوون ئافرەتان مامۆستا بوون کەسێک کە ئەوێ پێگە و ڕۆڵی ئافرەت لاواز بکە کێ ئەو کەسێک کە بەڵێ ئەو کەسانی کە یانێ پێگە ڕۆڵی ئافرەتان لاوازکەن بەشێکیان ئافرەتان خۆیانن بەشێکیان ئەمەش بۆ چەند هۆکارێک گەڕێتەوە کە ئەو توانایە نییە ڕوبەڕووی کێشەکان بنەوە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشەکانە یەکسەر سستی ئەنوێنن یان تەسلیمە بن یان پەنا بنە بەر خۆسووتان و خۆکوشتن کە ئەمە سیفەتێکی دژە و نامانەوە لێرە باسیکەین ئەمە یەکێک ئافرەت بم هۆکارەوە ئەکات کەسایەتی خۆی لاوازەکە دومیان گەورەکان یان دایکان و باوکان بەخێوکەران ڕۆڵی ئەویان نەدیوە کە ئافرەتان ڕۆڵی قیادی ببینێ ڕۆڵی خوێندن ببینێ بچێتە ناو مەیدانەکانی خوێندنەوە وەکو پیا و تێبکەوشێ زۆربەی خانەوادە کوردیەکان لە سەدەکەی پێشووە ئەتوانم بڵم تا ئێستش لە هەندێک بەداخەوە لە هەندێک خانەوادەیە ماوە کوڕەکان ئەنێر بۆ خوێندن کچان لاواسترا کوڕان با بچنە دەرەوە بۆ خوێندن و شادی بەرزتر بەدەست بێنن بەس ئەو کچان ئەو توانایی نیە ئەڵە کچان پێویستی پێنیە چونکە هەر خزمەتی ماڵەکە بەڵێ ئافرەتان با خزمەتی ماڵکە ئەمە واجبی خوایە و ئەرکی خۆیەتی بەڵام لە هەمان کاشە لە هەمان کاتیشە ئەوەی پێویستە کە بڕوانامەیەکی هەبێ زانیاریەکی بە سوودی هەبێ تا بەسەر کێشەکانی خۆیان زاڵ بێ پێویستی بە بلانی تەندروستی هەیە بۆ کە بوو بە دایک چۆن کێشەی مناڵەکانی خۆی چارەسەرەکە چۆن ڕوبەڕووی و کێشانە بێتەوە لە ڕووی تەندروستیەوە بە هەمان شێوە چۆن دوور بێ سوتاویەک ڕوبەڕووی بێتەوە چۆن ئەم کێشەیە حەلکە بۆ دووبارە بچێتەوە لای هاوسەری و پەنابەرێتە بەر هاوسەری وەڵا دەستی مناڵەکەم سوتاوشتە بوو خۆت ئەو نەشارەزایی پیاکە کە بەم کێشەیە زاڵبی کێشەی دومیان وتمان باوکان و دایکان و هاوسەرانیش بە هەمان شێوە ئەمە ڕۆڵێکی ترە و بەشێکی تریش کۆمەڵگە خۆی کۆمەڵگە دەستێکی زۆری هەیە لەوەیە کە مەجارێکی زۆر دراوە بە کۆمەڵگە کە لەسەر چینی ئافرەتان قسە بکە بۆ کوێ ئەچێ لەبەر چی ئەچێ پێویستی پێی نییە کە کۆمەڵگە ئێتر لە دایک و باوک و هەموو کە سوکاری خێزانەکان پێک دێ کە کچیتە ئەمە سوپاس بۆخوا لە ئەنجامی کرانەوەی ئافرەت و کاریگەری ئەولەمە و دەرکەوتنی ئافرەتان بە پۆشاکی ئیسلامیەوە ئەم کاریگەریە کەم بۆتەوە چونکە چەند ئێمە لە ئیسلام نزیک بینە بۆمان دەرەکەوێت کە ئیسلام ڕێگەی تەواوی داوە بە ئافرەت بۆ فێربوونی زانست و هەموو پرۆژەکانی خۆی و دووری خستۆتەوە لە کێشەکان زۆر باش ئاشتی خانکەواتە ئافرەت دەتوانێت ڕۆڵی هەبێ لە تێپەڕاندنی کێشە و قەیلانەکاندا یان کامەی ئەو ڕۆڵی کە پێویستە ئافرەت لە تێپەڕاندنی کێشە و قەیلانەکاندا بیگێڕێ بەڵێ بۆ قەیرانەکان ئێمە سێ جۆر قەریانمان هەیە بەڵێ قەیرانی سیاسیمان هەیە قەیرانی ئابووریمان هەیە قەیرانی یاسای ئافرەتانمان هەیە خۆیان کە ئەمە دەستورادانرێ قەیرانی سیاسی ئەبینین بەڵێ ئافرەتان ئەتوان لە ڕووی قەیرانی سیاسیەوە ڕوبەڕووی بۆستنەوە وەکو ئەوەی کە ئێستا لەم خۆ پیشاندانی ئەم جارەی هەرێمی کوردستان و شارەکانە بینیمان ئافرەتان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پیاوانیش زیاتر دەرەکەوتن و لە ڕژەمەکانی پێشوشە ئەگەر سەرنج بین ڕژەمەکانی پێشوشە ئافرەتان توانیوانە هاوکاری هاوسەرەکانیان بن و یارمەتی هاوسەرەکانیان بن لە گەیاندنی پەیامەکانە کە ئەمە لە ڕووی قەیرانی سیاسیەوە لەم خۆ پیشاندانی ئەم جارەشا بەتایبەت لەو ناوچانەی کە توندوتیژیەکە بەرامبەر پیاوان لە گرتن و ئەوان تۆقاندن ئافرەتان ڕۆڵێکی سەرەکیان بینی و هەمووشمان لە میدیاکانەوە بینیمان ئەمە ئافرەتان توانیان ئەوە پیشان خەڵک بن ناڕازین لە سیستەمی دەسەڵاتی ئەمڕۆ ئەمە لە کوردستانی خۆمان کە نمونەیەکی بەرچاو واقعی بوو لە پێشووتریش هەمان بۆ نمونەی زۆر لە شۆڕشەکانی پێشوو ئافرەتانی زۆر ئازا چاونەترسیشمان هەبووە لە ڕووی ئابووریەوە ئافرەتان لە ڕووی ئابووریەوە دوو ڕۆڵی زۆر سەرسەرەکەی بین لە کاتی قەیرانە لە پێ قەیرانیش لە کاتی قەیرانە ئەو دوو ڕۆڵی کە ئافرەتان ئەیبینێ بە حکمێکی اختصاصی من خۆم ئابووریە ئافرەتان ئەتوانن ڕۆڵی زۆر زۆر بەرچاو ببینن لەوە کاتێک کە هاوسەرەکانیان دەخلیان کەمەکە داهاتی ئەو ماڵە کەمەکە کە ئەمە کێشەیەکە کە ڕوبەڕووی زۆربەی خێزانەکانی ئەم ڕۆبۆتەوە ئافرەتان ئەتوانن زۆر بە چاونەترسانە و زیرەکانی خۆیان ئەم ئیداری ئەم بابەتە بکەن ئەویش لە ڕێگەی ئەوەوە کە یەکەم جار حیسابی ئەوە کات کە چەندێک ئەو خواستانەی خێزان چەندێکە خواستەکانی خێزان چەندە لەو شمەک و خزمەت گوزاریانی کە پێویستە بۆ ماڵ و چەند لەو خزمەت و شمەک و خزمەت گوزاریان ئەتوانێت کەمی کاتەوە وەکو پێوترێ خزمەت گوزاریەک هەیە شمەکێک هەیە پێوترێ ضروری یعنی ناتوانێت ژیان بەبێ ئەو بەردەوام بێ
ئەم خزمەت گوزاریە ئەبێ خێزان بەردەوام بێ وەکو نان ئاو خۆراک برنج ئەم شتانەی کە ئێستا خێزانی لەسەر بەندە. ئافرەتان ئەتوانن لە هاوکاری هاوسەرەکانیان بن لە تێپەڕاندنی ئەم ئەزمەیە بەوەی کە دەخلی خێزانەکەی حسابەکە چەنە برنج و ئەم پێداویستە زەڕورانە بکڕێ. بەڵام لە هەمان شێوە چەنە پێداویستی نازەڕور ناکرین، چەنە پێداویستێک کە ئێمە پێوترێ سعری شمەکی غیر زەڕوریان شمەکی اعتیادین یان شمەکی کەمالی پێوترێ تاواکەری خێزانە. جۆرێکی لە جلوبەرگا خۆی بینێتەوە، جۆرێکی لە خواردنی خۆش و ڕەفاهی و مەطعەمەکانە خۆی بینێتەوە، جۆرێکی لە ئەمانە جۆرێکی تری لە ئاڵتون و ئەمانە ئەو شتانی کە تەفاخۆر پێوە دەرەکەوێت. ئەمانە ئافرەتان دەورە بینێن کە کاتی کەمبوونی داهاتی خێزانەکەی ڕۆڵی ئەوە بینێ کە بە هیچ شێوەیەک ئەم پێداویستیان ناکڕێ و پاشانیش ڕۆڵی ئەساسی خێزان ئافرەت لەوە دەست پێکا لە خێزانە کە کام شمەکە زۆر زەڕورە ئیکڕم، دوای ئەوەی کە تۆزێ زەڕورە بۆ خێزانەکەم ئەنجا بۆ شمەکی کەمالی یانی شمەکانەی کە ئەو شمەک و خزمەت گوزاریان کە بۆ خۆشی و تەرفیهە نایکەمیان کەم یەکەمەوە زۆر ئەمە پێی داهاتی خێزان بڕاردە. ئەمە لە قەیرانی ئابووریە کە ئافرەت ئەمەی زۆر کاریگەر ئەتوانە ڕۆڵ ببینێ چکە ڕۆڵەکەی ئەو سەرەکیە بە هەمان شێوە بابەتی میزانی خێزانە، چونکە میزانی خێزان کاتێک داهاتێتە ماڵەوە خێزان ڕۆڵی ئەوەی هەیە کە دەست بەسەر داهاتەکە بگریان بەشە داهاتەکە پاشەکەوتکە بۆ پرۆژێکی داهاتوی خۆی. لە کاتی قەیرانە ئەم پرۆژێتەوە بەردەم ئەگەر ئافرەت زیرەکانە مامەڵی لەگەڵ ئەم میزانیە نەکرد بێ کە ناو خێزانە هەیە لەم کاتا داهاتێکی ئەوتۆ لە بەردەستانیە یان بۆ داهاتوو خێزان هیچ هەوڵە نێدراوە بۆ کڕێنی خانوویەک یان هەر پارچە زەویەک بۆ مستەقبەلی خانەوادەکە. لەبەرەوە ئافرەت بیرمان نەچێ لەم بابەتە لە بابەتی ئابووریە ڕۆڵی سەرەکی هەرە ڕۆڵی سەرەکی ئەبینێ لە خێزانە. پێویستمان بە ئافرەتی زۆر زیرەک هەیە لەم بوارەیە. بابەتێکی تریان لە ڕووی یاساکانی ئافرەتەوە قەیران یاساکانی خێزانەوە کە لە دەستور و مەحاکیمەکانە دەرچووە. ئەمەش ڕۆڵێکی ئافرەت ئەبێ ئافرەتان خۆیان بێن لە هەندێک بابەتی داواکردنی مافی خۆیانە خۆیان ڕۆڵ بگەڕن بە پێی شەرعی خوای گەورە. زۆر باشە. ئاشتی خان ئافرەت دەتوانێت دوای تەمەنێک لە خۆشگوزەرانی و بوونی بوون ڕەفاهیەت و موچەیەکی زۆر لە کاتی قەیرانەکانە ئەتوانێت بۆمنە ئەو قەیرانە تێپەڕێنە یان بوونە ڕۆڵ و پێگەی کێبێت لە تێپەڕاندن و کەمکردنەوەی خەرجەکانی ماڵیان بوونە چۆن ئەم ئافرەتە لە کاتێکا کە بوونە دوو موچە و سێ موچە لە ماڵەکە هەبوو کە ئێستا بوونە ڕوبع موچەیەکەیە چۆن بتوانێت ئیدارەی ماڵ بکا و وەکۆڵی ئاژاوە و بێسەروبەرەیەش ڕوونەکاتە ماڵەکەی. بەڵێ وەکۆی ڕوونمان کردە وتمان ئافرەتان زیرەکترین کەسی سەرەکیترین کەسی و زیرەکترین کەسن لە خێزانەکە ڕۆڵە بینە. ئەمیش لە ڕووی ئەوەیە ئەو پێداویستیانەی کە بۆ خێزانەکەی زۆر زەڕورە ئەوەلیاتیاتێ ئەوەلیات بۆ خێزانەکەی دابینەکە. خۆتمان هەمومان بیستمانە کاڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ڕاستە و ئەڵێ مەقولێتێک هەیە کە ئەڵێ برسێتی قورسترە لە المەوت و الفەقر أشد من الموت. برسێتی قورسترە لە مردن، چونکە زۆر جار ئینسان کە بینی برسیبوون هەلاکی ئەکا پەناباتە بەر کوشتن پەناباتە بەر دزین پەنابەت بەر تاوان. لەبەرەوە ئافرەتان ئەم ڕۆڵە ئەبینن لە کردکردنەوەی یان نەهێشتنی ئەویش لە خێزانەوە دەست پێەکە. ئەویش وەک وتمان بە دابینکردنی برسینەکردنی خێزانەکەی لە کاتی ڕوودانی ئەم ئەزمەیە. وەک وتم لە ڕووی ئەوە یەکەمیان کابێت میزانی خێزانی هەبوو بێ ئافرەت لە کاتی ئەو بوونی دوو موچە و سێ موچە کە بەڕێستان دەستنیشانتان کرد ئافرەت توانی بێتی هەندێک لەم پارانە پاشەکەوتکە. بۆ پاشان ئەگەر نەیبوو پاشەکەوت ئەبێ پەنابێتە بەر ئەوەی ئەو شمەکانی کە زەڕورن بۆ خێزان پێداویستەکانی خێزان لە ڕووی ژیانەوە دابینەکە یەکەم جار بۆ خێزانەکە لە ڕووی ڕوبع موچەوە دابینەکرێ. و کە پاش ئەمە ئەمجا بۆ پێداویستەکانی تر وەکو هەندێک جۆر خواردن و هەندێک جۆر چوونە دەرەوە کە بۆ خێزان زۆر زەڕور نییە ئەتوانێت بە شتێکی تر پڕیکاتەوە. ئەمە جۆرێکتر ئەتوانێت خێزان دەوربێت لە فرۆشتنی هەندێک شتی ناوماڵ هەندێک خشڵ کە خۆی هەیەی لە کاتی بوونی بودجێ زیادەیە پاشەکەوتی کردو ئێستا بەکاری بێنێتەوە. ئافرەتان لەم شێوەیە ئەتوانن ڕۆڵی زۆر گرنگ ببینن و شەڕ و ئاژاوەکانی ناو خێزان کەم بکاتەوە نەیهێڵە. ئەو ئافرەتەی کە لە کاتی خۆشگوزەرانیە هیچ وەکۆڵێ بیرێکی لە داهاتووی لە سبەینەی خۆی نەکردوێتەوە ئێستا لەم خەیرانەدا چۆن ئەتوانێت بەرەو ڕووی کێشەکان بێتەوە بۆ منە هیچ پاشەکەوتێکی نەکردووە هیچ میزانێ و هیچ خەرجێکی بۆ کۆڵێ گل نەداوەتەوە وەکۆڵێ تەنها بۆ ئەو ڕۆژە ژیاوە کە تایە بووە. ئایا لە قەیرانەکاندا ئەتوانێت هیچ ڕۆڵ و پێگەیەکیە بێ بۆ کەمکردنەوە تێپەڕاندی قەیرانەکان؟ ئەمەش سەر زیرەکی و شارەزای ئافرەت کەوتووە بۆ تێپەڕاندنی قەیرانەکان ئەتوانێت مەسروفاتی خۆی خەرجەکانی خۆی لەم کاتەیە کەم کاتەوە بەپی ئەو داهاتێکە لە خێزانەکە هەیە
خەرجەکانی خۆی بەو شێوە دابەزێنێ کە ئەمەش زۆربەی ئافرەتانی کورد لەم بوارە زۆر شارەزاییان هەیە کە یەکسەر خەرجەکانیاندا ئەبەزن بۆ ئاستی پێویستی چونکە ئێمە خۆمان ئەمان بینی زۆرە لەو خێزانە داهاتێکی پاشەکەوتکراویان نەبوو کە ئەم قەیرانی کێشەی موچەی ڕوویا لە هەرێمی کوردستان زۆربەی خێزانەکان توانیان الحەمدوللا ئەم کێشەی تێپەڕکەن ئەویش لە ڕێگەی ئەوەی کە توانیویانە هەموو ئەو خەرجیانیان کەمکەنەوە ئەو داهاتی کە هەیەە تەنها بەشی ئێستایان بکە وەزاڵ بن بەسەر خۆیانە و قەنەعەت بە ئەندامانی خێزان بکرێ بەپێ ئەو داهاتی کە لە بەردەستایە خواردن و شتە پێداویستەکان دابین کرێ. زۆر باشە زۆر جار ژن و پیاوە بۆ خۆیان ئەتوان ئەو قەنەعەتە دروست بکەن یان بوونە ئەو بەو شێوە خۆیان ڕابهێن و بژین کە پێویستەکە بە پێی ئەو خەرجی و بودجەی کە هەیەە بەڵام زۆر جار ئەندامانی تری خێزان بە تایبەت منداڵ و ئەندامانی تر کابرا دەڵێم کوڕەکە دەڵێ من لە زانکۆم ئەسڵەن قبولی ناکەم دووجار بە جلی دووبارە یان بۆ منە کچەکە بەم جۆرە چۆن ئەم ئافرەت لە پەروەردەکردنێکی دروستی منداڵەکانی دووبارە پێگە ڕۆڵیەکە بێتەوە سەر. بەڵێ ئێمە ئەومان لەبیر نەچێت ئافرەت کە ڕۆڵی سەرەکی خێزانی هەیە ڕۆڵەکەی لە پەروەردەکردنا دەورەبینێتەوە پەروەردەکردنی خێزانیش لەو ڕۆڵۆ دەورەبینێت کە تۆ چۆن مناڵەکەت بۆ کاتی قەیران ڕایەنی هەر زۆربەی دەروونناسەکان زۆربەی زانایان لەو بابەتەیە کە ئەودەوڵەمەندەکانی جیهان سەرنجی ژیان بن بە ئەڵە ئەو نەداهات ئەخەمە بەردەست مناڵەکەم کە پێویستی ئەمڕۆی بێ زداهاتێکی زۆری نامێ وەک دەوڵەمەندەکان چونکە لەم مەرحەلەی مناڵیە مناڵ ئەبێت هێ بگە کە ئەو داهاتی کە هەیە لە خێزانە ئی ئەو نییە بەتەنها ئی خێزانە کاتێ مناڵ بەم قەناعەتەوە ڕاهێنرا هەر لە پەروەردەکردنی کە پێی داهاتی خێزان بەپێی ئەو بودجەی کە لە بەردەستە ئێمە مەصرف ئەەکەین ئێمە تێچوومان هەیە ئێمە ئەچینێ دەرەوە خۆشی ئەبینین وەکو خۆمان ئەژین نەک وەکو خەڵک کێشەی ئەمڕۆ لە کێشەیەکە کە پێوترێن نەمەڵی ئیستیهلاکی بەرزە یعنی بەرزبوونەوەی بەکارهێنان لە چاو ئینتاجە لە چاو ئەو بودجەی کە هەیە لە خێزانە ئەبێت مناڵ هەر لە بدایەتی سەرەتایی پەروەردەکردنەوە سەر ئەمە ڕابێنرێ کە بەپێی ئیستیهلاکی یعنی شتێک بەکاربێنرێت کە پێویستی خێزانە شتێک پێویستی خێزان ڕاهێنرا هەموو کات ڕازی بە بۆ قەیرانی کە ڕوبەڕووی خێزانەکەی بێتەوە چونکە کە ڕاهێنرا بەکارهێنانی زیاتر نەبوو لەو داهاتی کە دەستیەکەوێ ناتوانێت داوای شتێکی زیاتر بکات لە خێزانەکەی ئەمە لە پەروەردەی سەرەتای مناڵیە دایک و باوک ڕۆڵی ئەساسیان هەیە بەتایبەت دایکان لەو خواردنەی کە ئامادەی ئەکا بە منداڵەکەڵێ ئەمە بخۆ کەمەیش دەروونناسانە ئەمە بخۆ چونکە ئەممان هەیە نەک چەند جۆرە خواردنی بۆ بێنێ بڵە فەرموکامیانە خۆی بە هەمان شێوە لە پۆشاکە بە هەمان شێوە لە گەڕان و خۆشیەکانیە مناڵ هەم دەربەردەیەک سەرەتای ڕایەنرێ ئەمە بۆ تۆ زەڕورە بیخۆی ئەمە بۆ تۆ باشە دوای ڕایە کەریانەکانیشا بۆ گەورەبوونی ڕایە بەڵام ئەگەر مناڵ لە سەرەتای بەم شێوە پەروەردە نەکرا ئیسرافی فێرکرا باوە بڵین قورئان باسی ئەکا یەکێکە لەو شتانی کە قورئان بەخراپە باسی ئەکا ئیسراف یعنی زیاد لە ڕادە خەرجیکردن زیاد ڕادە بەکارهێنان ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی خێزانەکان ئەبێتەوە لەم کاتەیە مناڵ ناتوانێت ڕازی بێ بۆ داهاتی لە خێزانە هەیە ئەو کاتە ڕۆڵ و پێگەی ئافرەت چیە لە دووبارە پەروەردەکردنەوەی منداڵ لە کاتێکە کە لە قەیرانەکانە پەروەردەیەکی وا چاک نەکراوە ئەبێت بگێنێ ئەوەی پێشوو هەڵەبووی ئێستاش ئەمە هەیە لە بەردەست دان باڵی خۆیان بنێت چەند گەورەکان دان باڵی خۆیان نابنێن بچکۆلەکان قەناعەتەکەن چ لە ئاستێکی گەورە بێ یعنی چ لە ئاستی خۆی تەمەن 18 ساڵ بە چەند مناڵ بێ ئەڵێ ئێمە لەمە هەڵەمان کرد پێویستە هەنگاوی داهاتوو بنین کە ئێستا ئەممان لە بەردەستە و حەز دڵنیا بە ئەو پێداویستی کە تۆ داوایەکەی بۆ دابینەکەین بەس بە وعدی کەی و چۆن نییە بەس ئەوەی کە تۆ ئێستا حەزلێتی بۆ دابینەکەین بەڵام ئێستا ئەمەی لە بەردەستای ئەمەیە مناڵ کاتێک بم پەروەردەیەت وردە و دەجارێک ڕات هێنایەوە بەوەی کە ئەوەی پێشوو ڕۆیشت ئێستا ئەمەمان هەیە لە بەردەستا و هەمومان ڕازین بەم شتە وشتی باشیش ئەوەی کە تۆ حەزت لێ لە داهاتوە بۆتەکەی بەس نابێ جارێکتر وعد بدرێتەوە بە خێزان بە لەلایەن خێزانەوە بە مناڵەکان کە ئەو شتانی کە خۆت هەموو بۆ جۆرە حەزت لێ بۆ دەکەین ئەوەی کە پێویستە بۆ دەکەین ئەیش لە سنووری پێویستەکانە چونکە هەموو جار دایکان و باوکان مناڵ ڕابێنن کە یەکێک لەوەی کە پەروەردەی پێغەمبەر خۆسەڵام فێرمانەکە یارمەتیدانی هەتیوە یارمەتیدانی فەقیرە سەردانکردنی فەقیرترە لە خۆت بۆی مناڵ هیچ کات هەر چای لەوە نەبێت کە بەرزترە لە ئاستی خۆی بەڵکو چای لەوە بێت کە زیاتر نزمە لە ئاستی خۆی بۆیە کە قەناعەتی بۆ دروست بێ خەڵکانێکی زۆر وەک لە ئاستی من نزمتر ئەژین من یارمەتی ئەوانە دەم من نمونەیەکم بۆ ئەوان نەک هەمووی خەڵکەکەی کە ئەژی ئەو گەنجەی کە هەیە لە ناو زانکۆ هەمووی لەسەر و ئاستی منە چونکە ناخ ئەساسی هەموو شتێکە وەک چۆن ئێمەڵی نیەت لە بابەتە یعنی ئەوەڵ شتە ناخی مرۆڤیش کە پێکێنەرەکەی خێزان پێکێنێ گەورەترین شتە زۆر باشە ئاشتی خان ئیسلام تا چەند ئەم ڕۆڵ و پێگە و کاریگەریە یام ئەنچات تا چەند ئەم ئەرکی ڕوبەڕوو وەستانەوەی بە ئافرەت داوە کە لە کاتی کێشە و قەیرانەکان دایبێت زۆر جار
ئەوانەی کە حەز بە کۆمەڵگەیەکی نێرسالارەکەن پێیان وایە ئەو ئاەتی الرجال قوامون على النساء مانای وایە کە تەنها پیاوە هێز و بازووی هەیە و تەنها ئەویشە تەدوانێ ڕوبەڕووی کێشەکان بێتەوە. ئەمە تا چەند ڕاستەوە ئیسلام کامێ ئەو پێگە و ڕۆڵەیە کە بۆ ئافرەتی داناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو پێشات و گیر و گرفتەکانی ژیانیان. بەڵێ ئەگەر سەرنجی ئەم بابەتە بین ئەو ئاەتەی کە زۆر بەهەڵە شەرحی ئەکەن الرجال قوامون على النساء ئەگەر تەنها مەبەست هێز بێ زانایان لە باسکردنی ئەم ئاەتەیە ئەفەرموون کە ئەمە تەنها بۆ باسکردنی ناو خێزانە خێدە هەموو شوێنێکا کە لە خێزانە ئەبێکێکە بێ سەرگەورە بێ بەڵام خۆ ئەم سەرگەورە دەدات لەوە نییە کە مەشورەت یان ڕاوێژ بە هاوسەرەکەی ناکا بە خێزانەکەی ناکاویان ڕای ئەندامانی خێزانەکەی وەرناگرێ. بڵێ ئەو ئاەتە ئەگەر باس کرابێت لە قودرەت پیشاندانی هێز نەخێر ئەمە وانە و مفەسرین ئەفەرمون کە ئەم بابەتە وانە تەنها ئەم بابەتە لە ڕووی خێزانەوەی کابێ و ڕاوێژکا بە ئەندامەکانی چونکە خوای گەورە خۆی بمانە فەرموێ لە هەموو پێگەکان کە قورئان باسی ئەکا المؤمنون والمؤمنات پیاوی لەگەڵ ئافرەتا هێناوە. زانایان ئەفەرمون لە باسکردنی ئەمەیە چونکە خوای گەورە کۆمەڵگەی بە تەساوی باس کردووە هەموو شتێکی بە یەکسان بە تەساوی یعنی وەکو یەک ناکرێت تۆ لە هەر نمونەیەکی واقعی مەلێک بێنی باڵێک بێنی بە یەک باڵ بڕوە کاتێک تەنها پێگەدرا بە ئەپیا و ڕۆڵی ئافرەت تەواو لاواز کراو نەبوو یەکسەر مەلێکی بێ باڵە نەئەتوانی بڕوە نەئەتوانێت چالاکێکی هەبێ. چۆن قورئان لێرەیان مەبەست زانایان ئەفەرمون مەبەستی تەنها لەوەی لە ڕووی خێزانەوە ئەبێ ئوشرەت بۆ ئافرەتەکە بێ ڕاوێژکردن بە ئافرەت بێ بەڵام بۆ ئەوەی کە دەلال لە هێز بێ نەخێر هێز نییە تەنها لە ڕووی ئەوەیە کە خوای گەورە جەستەی پیاوانی دروست کردووە وەکو جەستەیەکی بەقووەتر و ئەوەش دەلال نییە کە زاڵ بێ بەسەر هاوسەرانیان نەخێر ئەوە بۆ ئەوەیە کە توان ئیش ئەرکەکانی لەسەر تۆی قورسترە ئەرکەکانی لەسەر پیاوانە قورسترە پیاوە توانێت بە تەنها خۆی کە زۆر جار لە کۆمەڵگەیە پیاو هێندە غرور و خۆ بە گەورەزانە کە پێی وایە ینی کەسی یەکەم کارکتەری سەرەکی بۆ ڕوبەڕووبوونەوە نێژنی کێشەکان تەنها خودی خۆیەتی بەو هێز و باز و غرور و خۆ بە گەورەزانی کەیەتی ئافرەت پیاو بە تەنها خۆی دەتوانێت کێشەکان تێپەڕێنەوە وەکو لە پێویستی بە هاوکار یارمەتی خێزان و ئافرەت نەبێ. بەڵێ نەخێر بە هیچ جۆرە ناتوانێت بەڵەکە بۆ نەبوو نەخێر بە هیچ جۆرە پیاو ناتوانێت چونکە قورئان لە نمونەی یەکسەرەتای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو سیرە دایکە خەدیجەمان باس کرد دایکە خەدیجە نمونەیەکی واقعەیە ئەگەر مرۆڤێک بیتوانایە بە تەنها بەسەر کێشەکانی زاڵ بێ ئەو پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم چونکە خوای گەورە ڕەنمونیە کرد ژیانی خۆشیان چەندین جار پرسوڕاوێژی کردووە هەر توانین بڵین لە نمونەی شەڕەکانی کاتێ لە سوڵحی حودەیبیە گەڕانەوە ئومو سەلەمە کە نمونەیەکی واقعی بوو گەڕایەوە وتی بە گوێم ناکەن ئومو سەلەمە پێی فەرموو خۆت ئیحرامەکەت بشکێنە بچۆ ناو مسلمانانەوە ئەوانیش دەن بەیعەتت پێکەن لەبەرەوە ئەوەی کە لە سیرەیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە فێر بووین ئەوەیە کە هیچ کات لە ڕۆڵی ئافرەت بچووکتر نەبوو لە ڕۆڵی پیاو ڕۆڵی ئافرەت هەبووە لە هەموو شەڕەکانە کە ڕوبەڕووبوون جەنگیش بووە ڕۆڵیان هەبووە لە ئامادەکردن و ڕێزگرتنی هاوسەر و خێزانەکانیانە ئەمە نمونەی قودوەیەکی زۆر جوانە بۆ ئێمە. بەڵام ئەگەر بیرکەین لە کۆمەڵگەی ئەمە ڕۆڵی ئافرەت لاوازکەین ئەمە ئەگەڕێتەوە بۆ ناڕۆشنبیربوونی تاکەکانی کۆمەڵگەی خۆمان چونکە ڕۆڵی ئافرەتان زۆر لەوە بەرزترە لە پێ قورئان و سنت کە ئەمڕۆ ئەماندرێتێ چونکە هیچ کات کە خوای گەورە باسی سیفەتێکی بۆ پیاوەکان کردووە ئەوە نیە ئەو سیفەتەی بەبەش کرد بێ لە ئافرەتانە خوای گەورە سوڕەتێکی باس کرد بە نیسا سوڕەتێکی باس نەکرد بە ناوی پیاوان کەوای یا فەزڵێک هەیە بۆ ئێمە بەڵام ڕۆڵەکەی ئێمە لە هەست و سۆزات زەعیفترین لە پیاوان بەڵام خۆ پیاوانیش ئەوە نەبێ هێز کە نیشانی بەهێزیان بێ ئەی سۆز لای ئێمە کە هەیە نیشانی بەهێزی ئێمە لە چاو ئەوانە لەبەرەوە ئێمە وەک ئافرەتان قسە ئەەکەم لەبەر ئەوە ئەمە خوای گەورە بە یەکسانی ئەم کۆمەڵگەی دابش کردووە چونکە ناکرێت تەنها هێز ڕۆڵ ببینێ لە کۆمەڵگەیەکە ئەگەر هێز ڕۆڵی بینی عەقڵ هیچ جێگەیەکی نابێتەوە بۆیە لێرەیە خوای گەورە ئەم تەسویەی داناوە هەست بە هەمان بە تەواوی مانای هێزەکە بەرامبەر بە ئەو هەستی ئافرەتی داناوە بەزەی ئافرەتی داناوە سۆزی بۆ مناڵەکانی و لە خۆبوردەیی داناوە ئەمەش ڕەوتی دژ بە هێزەکە ئەبێتەوە کە پیاوان ئەڵێن کار بە ئێمە ئەکرێ سوپاس بۆ خوش لە کۆمەڵگەی ئێمەیە ئەوە کەم بۆتەوە کە پیاوان ڕۆڵی خۆیان تەنها بەهێز دەرخەن بەڵکو خێزانەکان ئەوەی تێگەیشتنی هەبێ لە قورئان تێگەیشتن بێ لە ژیانی پێغەمبەری صلی الله علیه وسلم تێگەیشتووە لەوەی کە ژیان پێکەوە ئەکرێ
خێزان پێکەوە باس ئەکرێ و نمونەشمان زۆرە لە قورئانە کە خوای گەورە باسی ئافرەت و پیاوی کردووە لە یەک مەرتەبەیە لە یەک شتە وەکو ئەرک و ڕۆڵ و واجباتی. زۆر باشە قسەیەکەی لە کۆمەلگەدا دەگوترێت هەمیشە پرس و ڕاوێژ بە ئافرەت بکە بە ژن بکە و بەڵام یا بە پێچەوانەی پێشنیارەکەی ئەو بجوڵەوە یان بە گوێی مەکە. ئەمە تا چەند لاوازکردنی ئەو پێگە و ڕۆڵەیەکە پێویستە بە ئافرەت بدرێ؟ بەڵێ قسەیەک هەیە لە کۆمەڵگایە بەڵام ئەڵێن ئەو قسەیە وردە وردە بەرەو لاوازی بچوایان نەماوە چونکە ئەگەر سەری ئەوانەی کە تایبەتن بە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوانەی کە پابەندن بە سیرە و بە قورئان ئەبینن خوای گەورە لە سوڕەی مجادلە باسی شکوای ئافرەتێک ئەکا بۆ خوای گەورە کە هاتوتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوای لێ هاو ئەگەر بریتی بێ لەوەی کە ئافرەتان گوێیان لێ بگیرێ و بە گوێیان نەکرێ ئەمە لە قورئان و سنەت جێی نابێتەوە. لە واقعی کۆمەڵگەی ئەمڕۆشە لە ئەنجامی ئەو ڕۆشنبیری ئافرەتان پێگەیشتون و لە ئەنجامی ئەوەی ڕێزگرتن لە یەک بۆتە ئەساسی ژیان هەردوو لە گوێ بۆ یەکترێگرن و ئەو پابەندبوونە بەوەی کە گوێی لێ بگرێ و بە گوێی مەکە شتێک نییە کە لە قورئان و سنەتا جێی بێتەوە و لە کۆمەڵی کوردیشە بەرەو لاوازبوونی تاوا چووە. زۆر باشە. ڕۆڵ و پێگەی ئافرەت لە ئاشتەوایی کۆمەڵایەتیدا زۆر جار بۆ منە خانەوادەکان ئایلەکان بنەماڵەکان بە یەکدا دەدەن زۆر جار ئەوەی کە ڕۆڵ ئەگەڕێ پێگەی هەیە لە ئاشتبوونەوەیان بوونە لە یەکتر تێگەیشتن نزیکبوونەوەی نێوان تاکەکان زۆر جار ئەگوترێ ئافرەتە و زۆر جاریش باس لەوە دەکرێت کە ئافرەت بۆتە هۆکاری ئەم لێکترازان و شەڕ و تەفرەق و ناکۆکیە بۆ هەردوو بۆ چوونەکە پێم خۆشە سەرنجی جەناب بزانم ئافرەت ئایا ڕاستە ڕۆڵ و پێگەی هەبوو لە بوونە لێکترازاندن و ئاژا و تەفرەقەکان و تا چەند ڕۆڵیشی هەیە لە ئاشتبوونەوە و بە یەکتر گەیاندنەوەی تاکەکانی خێزان و کۆمەڵگە؟ بەڵێ ڕۆڵی ئافرەتان زۆر زۆر گرنگە لە بواری ئاشتەواییە چونکە ئافرەتان خاوەنی زمانێکی نەرمترن خاوەنی هەست و سۆزێکی زیاترن ئەگەر کێشەیەکیش هەبێ کە ئافرەتان دروستیەکەن بەهۆی تێنەگەیشتنیان بەهۆی زمانیان بەکارهێنانی زمانیان بە شێوەیەکی نادروست ئەوە ئەگەڕێتەوە بۆ گوێڕایەڵکردنی پیاوەکان لەبەرەوە پیاوەکان بەگویان نەکەن لەو شتانەی کە هەڵە هەیە لە مامەڵی ئافرەتانە ئەتوانین وا بڵین کاتێک ئافرەتان کێشەیەک دروست ئەکان یەکسەر ئەبێ پیاوەکان بە شێوەیەکی حەکیمانەتر بێنە تەداخولکەن یان تەداخولی ئەو کێشانەکەن کە شەڕی گەورەی لێ ئەبێتەوە یان سەر کێشە بۆ کێشەی تر یان ئەبێ ئافرەتێکی زیرەکتر لەو چەند ئافرەتێکە تووشی کێشەوەیەک بوون ئەو بێتە سڵحیان و ئاشتەواییان بۆ دروستکە. ئێمە ئەبینین ئافرەتان ئەگەر لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک خێزانەکان بەهۆی بوونی غیرەیەک لە هەست و سۆزیانە بەرامبەر بە یەکتر یەکسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مامەڵەیەکی ژیریانەی کردو و هەموو ئەو کێشانی بێدەنگ کردووە. ئەبێ ئەم پەروەردەیە بێتەوە ناو خێزانەکانمان. پیاوان بەڕشێوەیەکی نادروست مامەڵە نەکەن کاتێک ئافرەتان لە ناو خوا ناکەونە کێشەوە. چونکە پیاوان بە شێوەیەکی وتمان هێز بەکارێنێ تحکومێکی ژیرانەتر ناکە یەکسەر پەنا باتە بەر هێزیان دابڕانی خێزان کە بە هیچ جۆرە دابڕانی خێزان بۆ زۆربەی کێشەکان چارەسەر نییە. بەڵکو چارەسەر ئەوەیە کە بگەڕێنەوە بۆ سەرەتای ئاشتەواییکردنی دڵی ئینسانەکان ناخی مرۆڤەکان کە وش تەنها خوای گەورە ناخی مرۆڤەکانی بەدەستە و ڕێکخستنی ئەم ناخانەش و پەنابرنە بەر ڕێکخستنەوە ئەم ناخانە لای پەروەردگارە ناکرێت ئەو کێشەکان وردکرێتەوە شتەکان ئەو نەوردکرێتەوە کە چەندها کێشێتری لێ ببێتەوە. ئەمە کۆمەڵگە بەرەو خراپترێ بە. زۆر باشە. تا چەند پێویستە ئەندامانی تری خێزان بە تایبەت هاوسەر و کوڕ و کەج و باوک و برا ئەم ڕۆڵە بە ئافرەت ڕەوا ببینن. زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا ئافرەت هەمیشە سەرکوت کراوە مافی ئازادی ڕادەربڕین و قسەکردن و ڕەخنە و پێشنیان حتا بوونە لە زەواجی خۆشیدا هەرچەندەمە ئێستا الحەمدلله کەم بۆتەوە تەنان لە زەواجی خۆشیدا ئەو مافیان پێڕوانە بینیوە کە بڕیار لەسەر داهاتووی و ژیان و هاوسەریتی خۆی بدە. تا چەند پێویستە ئەندامانی تری خێزان لە هەموو کێشە و پێژاتەکاندا وەکۆڵێ ڕێ بۆ ئافرەت چۆڵکەن ئەم ڕۆڵە ببینێ ئەم پێگەیە ببینێ کە بریتە لە تێپەڕاندنی ئەو شتەی کە پێژاتوە. بەڵێ زۆر گرنگە ئافرەت وەکوتمان ماف ئەسەندرێ نادرێ ئەمە قسێ ئەگەر حەق بێوا بێ ئافرەت خۆی بێتە ڕۆڵ ببینێ ئەبێ خۆی بێت خۆی دەرخا بڵێ من ڕۆڵم هەیە نەک بە تاکەکان بڵێ ڕۆڵم بنێ ئەبێ خۆی بڵێ من حەقم هەیە دەرەکەوم ئەبێ دەرکەوم ئەبێ زیرەکترم ئەبێ تێبکۆشم چونکە هەموو تێکۆشانێک چەند زانیاری ئینسان مرۆڤەکان تاکەکان بەرزتر بێ بەتایبەت چینی ئافرەتان چەنە خزمەتگوزاریە تەنها ئەرکی ئافرەت بریتیە لە خزمەتکردنی ماڵ و مێرد بەش ڕتمێک کە تازەگەریتیان نیە چونکە هەموو تاکەکان بیرە تازەگەریەکەنەوە کاتێک تازەگەری کرد
لە بیر و ڕاکانی خۆیان بەڕێوەبردنی خێزانەکەیە زاڵە بەسەر کێشەکانی خۆیان و ڕۆڵی خۆی ئەبینێ لەم کاتەیە تاکەکانیش لە خێزان جاچە هاوسەر بێت کوڕ بێت چکچ بێ یەکسەر ئەو ڕۆڵە ئەگەڕێتەوە بۆ خاوەن حەق ڕۆڵەکە دەرئەکەوێت چونکە بینێ دایکی لاکترە بێ بۆ نمونە دایک گەورە ئەتوانێت ڕێزی ئەوکانی تر بگرێ و ئەمە ئەگەڕێتەوە بە پشت بە تەواو بەوە ئەبەستێ لە ڕووی تەندروستی ئافرەتەوە بەوەی کە ئافرەتان زانیاریەکی پتەویان هەبێ لە بەڕێوەبردنی ماڵە تەسلیم نەبێ بەوەی هەموو ڕۆژ یەک جۆر ژیان بەڕێوە بکە هەر ڕۆژە تەجدیدێ بۆ خواردنەکانی تەجدیدێ لە بواری ماڵەکەی تەجدیدێ لە ڕوبەڕووی کێشەکان بێتەوە بە ڕوویەکی ئاسایی کە ئەمە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕنگدانەوەی هەبوو و لە ژیانی ئەم ڕۆژمانەوەی ئافرەتان زۆر پێوی پابەند بن و بەنسبەت ئەوەش کە داواکردن نییە لە مناڵەکان ئەدێ ئەو ڕۆڵە منە ئەم ڕۆڵە چونکە وەکمان ماف ئەسەنرێ یعنی ئەبێ خۆت بڵێ مافەی منە یعنی ئەوەنە کار بکەی کە مافەکەت بنێ یعنی پێویست ناکات دژایەتێکی لەناو ئەو شتەیە کە تۆ خۆت ڕۆڵت بینی وردە وردە ئەگەر نەشت دەنێ سندوتە بەڵام کە تۆ خۆت لێ هاتووی ئافرەت ئەوەنە دەرنەکەوێت لە کۆمەڵگە و خێزانەکەیە ئەو مافی نییە لە هیچ کاتێکە زۆر باش ئاشتیخان لە سەرای بەرنامەکەەوە پرسیاری ئەوم کرد کە کێن ئەوانەی نایانەوێت ڕۆڵ و پێگەی ئافرەت دەرکەوێت جەنابەت یەکێ لە هۆکارەکان باس لە خودی ئافرەتان خۆیان کرد کە ئافرەتان خۆیان تا ڕادەی بەشێکن لەو هۆکاری کە نایانەوێ ئافرەتانی دیکە ڕۆڵ و کاریگەری بنوێنن بۆچی ئەمە وایە ینی بۆچی ئافرەتان لە نێو خۆیاندا ئەم جۆرە لە یارمەتی نەدان یان بۆنە جۆرێک لە حەز نەکردن بەوەی کە ئافرەتێکی دیکە ڕۆڵ بینێ ئەمەیان تێدایە والله ئەمەش یعنی سایکۆلۆجێتی ئافرەت خۆیەتی بەشێکی بۆ ناڕۆشنبیر بوون سایکۆلۆجێتی ئافرەت لەوە ڕۆوەیە کە ئافرەتان لە ڕووی دەرونیەوە غیرەیەکی زۆرتریان هەیە یان بێئیشێکی زیاتر کاریگەری هەیە لەسەریان ئەڵە بۆ ئەچێتە دەرەوە بۆچی پەیوەندی بە دەرەوەی کۆمەڵگەی خۆیەوەکە یعنی بۆچی لە ئەڕاتە دەر زۆر یعنی ئەنواع قسە لەسەر یەکتر ئەەکەن جۆرەکانی قسەکردن لەسەر ئافرەتان یەکتر زۆرە چونکە بێئیشن کاتێک ئافرەت ڕۆشنبیر بوو خەریکی هەندێک پرۆژەی خۆی بوو هەندێ ئەرکی بۆ خۆی دۆزیەوە هیچ کات قسە لە تاکانی تری کۆمەڵگە ناکە ئەمەوە ئەم کاتێک ئافرەت ئەوەندە وەکوتمان ئەوەندە ناڕۆشنبیر بوو ئەوەندە کاتی هەبوو کە قسە لەسەر یەکترکە ئیتر ئەمە بێتە بابەتێک کە کاریگەری سایکۆلۆژیەکەی سەرهەڵەیە و غیرەی جارێکتر لە ناخی ئافرەتەکانە دروست ئەبێ کە ئەکا قسە لەسەر یەکترکە کێشێتری لێ ئەکەوێتەوە پێویستە ئافرەتان خۆیان لەو ڕۆڵە واز بێنن و ببنە خزمەتکاری پرۆژەی یەکتر بکەنەوە کە جارێکتر لە کۆمەڵگەیە چۆن دەرکەونەوە چۆن ئافرەتانی قیادی بێتەوە سەرکار بۆچی ئافرەتانمان لە پێشترە شۆڕشیان بەڕێوە بردووە ئافرەتانمان لە ڕووی زانستەوە تەکنۆلۆژیای نوێی دۆزیێتەوە بۆچی ئەو ئافرەتان جارێکتر نایەنەوە ئەو ڕۆڵە ببینن بەڵکو تەنها لە شتە چکۆلەکانە خۆیان گرتوێتەوە و کێشەکانیان زیاد زۆر باشە ئاشتیخان پێم خۆشە لە چوارچێوەی پێگە و ڕۆڵی ئافرەت لە تێپەڕاندنی قەیران و کێشەکاندا گوێبیستی کۆتا قسە و سەرنجت بە بەڵێ وتمان ئافرەتان بریتین لە سەرکیترین ئەندامی خێزان کە ئەتوانێت ڕۆڵێکی بەرز ببینێ بۆ چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان لە خێزانە بێ چجا لە دەرەوەی خێزانیش بێ لە خێزانەوە ڕوونمان کردەوە لە ڕووی ئەوەی کە ئەتوانێت لە ڕووی ئەو مەسڕوف ئەو خەرجیانەی کە ئەیکە بۆ خێزانەکەی کەمی کاتەوە و لە ڕووی میزانیەوە گەر هات و پاشەکەوتێکی هەبوو بێ جارێکتر بێنێتەوە ناو خێزان کە سەرفی بکرێتەوە پێداویستەکان ینی پێدابین بکرێ و ئەتوانێت گرنگی بە بۆ پێداویستیانەی کە بۆ تاکی ناو خێزانەکە زەڕورترن پێداویستی زیاتر دابینەکەن لەو پێداویستیانەی کە کەمتر گرنگی هەیە بۆ تاکی خێزان و بریتین لە پێداویستی خۆشیەکانیان چونکە ئەو پێداویستیان کە بۆ تاکی مرۆڤ بۆ مانەوەی لەسەر ژیان و بەردەوامبوونی ژیان زۆر گرنگترە لەو پێداویستیانەی کە بۆ ئەوترێ بۆ تەرفیه بۆ ئەوانە بەسەر ئەبرە دەست خۆشیتان لە یەکەم زۆر سپاس بۆ خات و ئاشتی عەبدوڵڵا چالاوانی کۆمەڵگەی مەدەنی کامڕۆ میوانی بەرنامەی باسوخواز بوویت زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوەش سەلام مامەژاری مکریانی بەڕەحمەت بێ لە چێشتی مجێوردا نمونەیەکی گەشت لە ڕۆڵی ئافرەت لە تێپەڕاندنی کێشە و قەیرانەکاندا دەهێنێتەوە کە نێوان خۆی و هاوسەرەکەیدا ڕووی داوە دەفەرمێ من بەهۆی وەزعی سیاسی کورد و دەربەدەری لە ڕۆژهەڵاتی کوردستان بەجێهێشت بوو لە شاری بەغدا لە دوکانێکی عکاسی وێنەگری خەریکی کار بووم هەموو ڕۆژێ 3 فلسم هەبوو بە زۆر و زۆرکاری بەشی جگەرە و کرێ ئوتێل و خواردنەکەمی دەکرد و زۆر جاریش قەرزم دەکرد بۆ ئەم سێشتە دەڵێ ڕۆژێ برادەرێکم بە ڕوویەکی خۆش و بە ڕاکهات بۆلام و گوتی مام هەژار مژدەیەکی خۆشم بدەرێ گوتم پێدە چێشتێکی زۆر گرنگ ڕوویدا بێ گوتی مەعسومەی ژنت و شێرکۆی کوڕت لە ئێرانەوە هاتوون دەڵێ زۆر ڕووخان بەم هەواڵە کە ئایا خوایە من
بە 3 فلسەوە خۆمم پێبڕێ ناکرێت ئایا ئێستا منداڵێک و ژنێکیشی هات بێتە سەر داخۆ دەبێت وەزم چلۆن خراپتر و بەرەو دواوەتر بچێم ئەڵێ بەڵام ژنەکەم هێندە کاریگەر و عاقڵ بوو بەو 3 فلسە توانیم ژوورێک و حیوانێکی بۆ بەکرێ بگرم و منداڵەکەشمان بنێرینە خوێندن و پاشەکەوتێکیش بکاو لە داهاتوشدا وردە وردە ژیانمان هەر بەو 3 فلسە زۆر خۆشتر و ئاسوودەتر بوو کەواتە ئەوەی جامام هەژار بە ڕەحمەت بێ دەفەرمێ کورد زۆر ڕاستی گوتووە کە دەڵێ ژن و ماڵ ئەگەر ژن هەبێ ماڵیژە بێ و خۆشگوزەرانیژە بێ و کێشە و قەیرانەکانیش تێپەڕە بن و مام هەژاریش لەو قەرزاریە ڕزگاریە بێت تا بە یەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ